سڵاوتان لەبێ خۆشەویستان. نزیکەی نیو سەدە لەمەوبەر پێش ئەوەی پەیوەندی نێوان تاران و تەل ئەبیب بگۆڕێت بۆ ململانەی ئاشکرا و هەڕەشی شەڕێکی ناوچەی دروست بکە. پەیوەندی نێوان هەردوو وڵات دەریایەکی برایەتی و هاوکاری استراتیژی بوو، بابەتێک کە ئەمڕۆ کەم کەس باسی دەکەن. ئیسرائیل لە ساڵی 1948 دامەزرا، یەکەم دەوڵەتی ئیسلامی کە دانی بە هەبوونی ئیسرائیل دانا دەوڵەتی تورکیا بوو. پاشان دووەم دەوڵەتی ئیسلامی ئێران بوو کە دانی بە هەبوونی ئیسرائیل دانا. ئێران لە سەردەمی شا پێش شۆڕشی ئیسلامی لە ساڵی 1979 هاوپەیمانێکی سەرەکی ئیسرائیل بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پڕبوو لە دوژمن و نەیار و ڕکابەر. هاوپەیمانی نێوان ئێران و ئیسرائیل لەو کاتەدا لەسەر بنەمای هەست و لێکچوون نەبووە لە ڕووی ناسنامەی کللتوریەوە، بە پلەی یەکەم لەسەر بنەمای یەکتر بڕینی بەرژەوەندیە جیۆپۆلۆتیکەکان بوو لە بەرامبەر ئەو زەریای ناسیۆنالیستی عەرەبیە کە لەو کاتەدا لەلایەن جەمال عەبدولناسرەوە سەرکردایەتی دەکرا. هاوپەیمانی نێوانیان پێکهاتەیەکی استراتیژی بوو لە ژێر چەتری ئەو دوژمنایەتی کە تاران و تەل ئەبیب بە هاوبەشی لەگەڵ یەکێتی سۆڤیەتدا هەیان بوو کە بە پێچەوانەی خواستی ئەمریکا هەوڵی فراوانکردنی کاریگەری خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەدا. هاوکاری نێوان ئێران و ئیسرائیل لە کۆمەڵێک پرۆژەی سەربازی و ئابووریدا خۆی دەرخست. دیارترینیان پرۆژەی گوڵ بوو کە لە ساڵی 1970 دەستی پێکرد و دەست پێشخەریەکی هاوبەشی نێوان ئێران و ئیسرائیل بوو. ئەم پرۆژەیە ئامانجی پەرەپێدانی موشەکی پێشکەوتووی دژە کەشتی بوو بە پارەی ئێران و تەکنەلۆژیای ئیسرائیل. ئیسرائیل ڕۆڵێکی بەرچاوی لە باشترکردنی ژێرخانی کشت و کاڵی و پیشەسازی ئێراندا بینی، هەروەها لە چوارسێوەی تۆڕی هاوکاری ئەمنی نێوان مۆسادی ئیسرائیل و دەستگای هەواڵگیری ئێراندا خزمەتگوزاری هەواڵگیری پێشکەش کرد. ئێران لە ڕێگەی بۆڕیەکی نهێنی کە تایبەت بۆ ئەمە بەستە دروست کرابوو نەوتی خاوی بۆ ئیسرائیل دابین دەکرد و لە ئێرانەوە تا بەندەری ئیلات درێژ دەبووەوە. ئیسرائیل بەرهەمی تەکنیکی و کشت و کاڵیشی بۆ ئێران دابین دەکرد. ئێران بەکردەوە تاکە وڵات بوو کە فڕۆکەکانی بەبێ سنووردارکردن بەسەر ئاسمانی ئیسرائیلدا دەسوڕانەوە. ئەمەش ڕووداوێکی دەگمەنە لە پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ دراوسێکانیدا. بەڵام هاوپەیمانی تاران و تەل ئەبیب نە ئەوەندە قوڵ بوو نە ئەوەندە بەهێز بوو کە بەرگەی ئەو زریانە شۆڕشگێڕا بگرێ کە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران لە ساڵی 1979 دامەزراندنی نیزامێکی مەزهەبی بە سەرۆکایەتی ئایەتوڵڵا خومەینی هاتە ئاراوە. ئەمەش بە تەواوی پێچەوا نەبووەوە. شا وەک کەسێکی لە کار لادرا و بەجێ هێڵدرا و بە دوای ناشتنێکدا دەگەڕا دوای ئەوەی شێرپەنجەکەی خواردبووی. پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل پچڕا و ئێرانی نوێژ هاوپەیمانی نزیکی خۆی گۆڕی بۆ حاڵەتێکی دوژمنایەتی ئاشکرا دوای ئەوەی خومەینی ئیسرائیلی بە شەیتانی بسوگ وەسف کرد. بێگومان بە وەسفکردنی ئەمریکا وەک شەیتانی گەورە. هەڵوێستی ئێران تەنیا هەڵوێستێکی سیاسی نەبوو، بەڵکو گۆڕا بۆ کللتورێکی فەرمی کە لە ناسنامەی ڕژێمی نوێدا چەسپاوە کە بانگەوازی سڕینەوەی ئیسرائیلی دەست پێ کرد. مزگەوتەکانی ناچار کرد لە وتاری فەرمی هەینیدا وتار لە دژی بدەن بە زمانی بەرپرسانی باڵا. دوژمنایەتی بەرامبەر ئیسرائیل بوو بە پرسێکی ناوەندی لە استراتیژی ناوچەی ئێراندا. ئەم گوتارە ئایدۆلۆژیە بەهۆی ئاینکردنی ململانەی عەرەبی و ئیسرائیل و گۆڕینی بۆ ناڕەزایەتیەکی مێژووی ئیسلامی سوتەمەنی بوو. بێگومان ئەمە یەکێک بوو لە ڕێگا ئاسان و گرنتیەکان بۆ هەناردەکردنی شۆڕشی ئێران بۆ جیهانی عەرەبی. ئەمە بابەتی ئێمەیە وەکو موسڵمان نەک سوننە و شیعە. کۆماری ئیسلامی ئێران دەستی کرد بە دامەزراندنی تۆڕێک لە بزوتنەوە چەکداریەکان لە ناوسەکەدا. دیارترینیان حیزبوڵڵای لوبنان بوو کە بە پشتیوانی ڕاستە و خۆی سوپای پاسدارانی ئێران لە ساڵی 1982 لە کاردانەوە بە لەشکرکێشی ئیسرائیل بۆ سەر لوبنان دامەزرا. دواتر گروپە چەکدارەکانی ئێران لە ڕێگەی بزوتنەوەی جیهادی ئیسلامی و پاشان بزوتنەوەی حەماس فراوانتر بوون بۆ غەزە. ئێران پارە و چەک و مەشق و ڕاهێنانی بۆ هەموو ئەم گروپانە دابین کرد. ئامانجی ڕواڵەتی ئەم بزوتنەوانە پشتیوانی لە بەرخۆدانی فەڵەستین و پێشخستنی مافەکانی فەڵەستین بوو. بەڵام ئامانجی بنەڕەتیان ئەوە بوو کە بەشێک بن لە استراتیژی شەڕی ناهاوسەنگی ئێران کە ئامانجی ڕوبەڕووبوونەوەی نایارەکانی بوو لە ڕێگەی بریکاری ناوخۆییەوە بەبێ ئەوەی بەشداری لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆدا بکە. بەم شێوەیە ئەوەی دواتر بە محوەری بەرخۆدان ناسرا دەستی کرد بە شێوە گرتن
و لە تارانەوە تا بەغداد درێژ بووەوە. بێگومان ئەمەش دوای ڕووخانی سەدام حوسێن درێژ دەبووەوە بۆ دیمەشق لە ژێر دەسەڵاتی بنەماڵەی ئەسەد، بۆ بەیروت کە حیزبوڵڵای لوبنان بەسەریدا زاڵ بوو و بۆ غەزە لە ژێر دەسەڵاتی حەماسدا فراوانتر بوو. ئیسرائیل مامەڵی لەگەڵ ئەم میحورەدا کردو وەک هەڕەشەیەکی هەمیشەیی وجودی پێشکەشی جیهانی کرد. وەڵامی ئیسرائیل بۆ ئەم فراوانبوونەی ئێران لە ئاستی دەوڵەتدا دەست بەجێ نەبوو. سەرەتا بە ئۆپەراسیۆنی هەواڵگیری بە ئامانجی لێدان لە نفوزی ئێران و بریکارەکانی دەستی پێکرد. لە کۆتاییەکانی نەوەدەکانی سەدەی ڕابردووەوە ڕاپۆرتەکان دەستیان کرد بە دەرکەوتنی تیرۆرکردنی فەرماندە مەیدانیەکانی حیزبوڵڵا و ئەو بارانی چەک کە لە دەریادا لە ناوبراون پێش ئەوەی بگاتە حیزبوڵڵا یان کوتلە فەڵەستینیەکان. ئێران و ئیسرائیل سەرڕای دۆخی بەردەوامی ململانیان نەخلیسکاونەتە شەڕی ئاشکرا. بێگومان پێش ئەم شەڕی کە 12 ڕۆژی خایان و پابەند بوون بە هێڵا سوورانە نووسراوەکان، بەڵام بە پێویستی تێگەیشتون کە یەکەمیان پاراستنی نهێنی ئەم ڕوبەڕووبوونەوەیە کە لە سەرەتای ئەم سەدەیەدا پرسی ئەتۆمی ئێران وەک گۆڕەپانی سەرەکی ململانیەکان مایەوە. ئیسرائیل بانگەشی ئەوە دەکا کە هەڵگرتنی چەکی ئەتۆمی لەلایەن ئێرانەوە مەترسی لە سەربوونی ئیسرائیل دروست دەکا و بێگومان هەموو ئامرازە ڕێگە پێدراوەکان دیبلۆماسی و هەواڵگیری و سەربازی بەکاردەهێنێت بۆ تێکدانی ئەم بەرنامەیە. چەندین زانای ناوەکی ئێرانی و بیانی کە هاوکاری ئێرانیان کردووە تیرۆریانی کردووە و هێرشی ئەلکترۆنی لە ڕادە بە دەرمەترسیداری ئەنجام داوە وەک ڤایرۆسی ستاکسینێت کە هەزاران سانترفیوزی دامەزراوی ئەتۆمی نەتەنزی ئێرانی لە کار خستووە. لەلایەکی دیکەوە ئێران خەوی لێ ناکەوێ، توانای موشکی خۆی پەرەپێداوە و بە تایبەتی دوای شۆڕش پاشان عێراقی گۆڕی بۆ گۆڕەپانێکی کاریگەری هەواڵگیری. سڕبوونەوەی ئۆپەراسیۆنە سیخوڕیە ئەلکترۆنیەکان دژ بە دامەزراوەکانی ئیسرائیل لەوانە دامەزراوەکانی ئاوزە بووەتە هۆی ئەوەی کە ململانی ئێران و ئیسرائیل سیمای شەڕی سێبەر وەربگرێ. ئەم شەڕە لەسەر بنەمای لێدانی ئامانجدار و کاری هەواڵگیری و تیرۆری بێدەنگ و شەڕی ئەلکترۆنی دامەزراوە، بەڵام بەبێ هیچ ڕاگەیاندنێکی فەرمی و ڕوبەڕووبوونەوەی ئاسایی. ئەم نەخشە ڕێگایە یەک گرتووی ڕێژەیی لە سەرانسەری دیمەنی ناوچەکەدا پاراست تا ساتە وەختی تەقینەوەی گشتی لە نیسانی 2024. ئەم ساتە وەختە لووتکەی نەخشێکی نوێی پەرەسەندنی جیهانی بوو، هەندێک جار کۆنتڕۆڵ کراوە هەندێک جاریش کۆنتڕۆڵ نەکراوە. ڕووداوە گرینگەکە هێرشە ئاسمانیەکەی ئیسرائیل بوو کە لە 1 نیسانی 2024 کۆنسوڵخانەی ئێرانی لە دیمەشق کردە ئامانج. ئەمە بەزاندنی زۆر ڕوون بوو لەو هێڵە سوورە ڕانەگەیەندراوانەی کە ماوەیەک پێش ئێستا باسم کرد. وەتاران پەیامەکەی پێگەیشت، سوێندی وەڵامدانەوەی وێران کەریدا و دوای 12 ڕۆژ لە چاوەڕوانی ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل و زیاتر لە 300 فڕۆکەی بێفڕۆکەوان و موشکی کروز و موشکی بالستیکی بەکارهێنا. سیستەمی بەرگری ئیسرائیل نزیکەی بە تەواوی هێرشەکەی ئێرانیان ڕاگرت بە هاوکاری سیستەمی ئەمریکی و بەڕیتانی و فەڕەنسیش. هێرشەکە لە ڕووی سەربازیەوە شکستی هێنا، هەروەها دەرفەتێک بوو بۆ ئیسرائیل تا توانە بەرگریەکانی خۆی چهی خۆی و چهی هاوپەیمانەکانی پیشان بدە. بەڵام لە هەمان کاتدا ئەو هێرشە کاریگەریەکی بەرچاوی هێما و استراتیژی هەبوو. گرنگترین پەیام ئەوە بوو کە ئێران چیتر تەنیا لە ڕێگەی هێزی بریکار وەڵامی ناداتەوە، بەڵکو ڕاستەوخۆ هاتبووە ناو گۆڕەپانی شەڕەکە. خاڵی وەرسەرخانێکی ڕوون بوو لە نەخشەی ئەم ململانەیەدا. شەڕی سێبەر گۆڕابوو بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی ئاشکرا و هەموو ئەگەرەکانی پەرەسەندن لە بەردەستدا بوو. دوای 2 ڕۆژ لە هێرشی ئێران، ئیسرائیل بە بۆردومانی دامەزراوە سەربازیەکانی ئەسفەهان و شوێنەکانی سوپای پاسداران لە ناوچە زۆر بە جۆرەکانی نێوخۆی ئێران وڵامی دایەوە. ئەمە ئۆپەراسیۆنێکی هەواڵگیری زۆر ورد بوو. ئەم پەرەسەندە لە هیچ شوێنێکەوە نەهاتە دەرەوە. لە ڕاستیدا ئەوە لووتکە یان دەرئەنجامی کەڵەکەبوونی درێژخایەنی ڕوبەڕووبوونەوەی سنووردار بوو. لە ساڵی 2017ەوە ئیسرائیل ئۆپەراسیۆنەکانی لە قوڵایی ناوخۆی سووریا سڕتر کردوتەوە و هێرشەکانی بە تایبەتی هێرشە ئاسمانی موشکیەکان لەسەر کاروانە چەکدارەکانی ئێران سڕتر کردوتەوە کە بەرەو حیزبوڵڵا دەسن. هەروەها ئۆردوگاکانی مەشقکردن و کۆگاکانی چەکی سەر بە سوپای قودسی ئێرانی کردوتە ئامانج. هەرکات ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران بە لێدوان و هەڕەشەی زیاتر وەڵامی دەداتەوە. هەندێک جار لە ڕێگەی بریکارەکانیەوە هێرشی سنووردار ئەنجام دەدا، بە تایبەتی حیزبوڵڵا
بەڵام بەبێ ئەوەی لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆدا لەگەڵ ئیسرائیلدا تێکەڵ ببێ. عێراق بۆتە گۆڕەپانێکی ڕاگەیەندراو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێران و ئیسرائیلیش. میلیشیا عێراقیەکانی لایەنگیری تاران وەک حیزبوڵڵا و کەتائیب و ئەلنوجەبا هێرشیان کردوتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل لە کوردستانی عێراق. پاشان وەڵامیان دراوەتەوە بە هێرشی ئاسمانی لەلایەن فڕۆکەی نەناسراوەوە بۆ سەربارەگاکانیان. بێگومان ئەو فڕۆکە نەناسراوانە لەم حاڵەتەدا فڕۆکەی ئیسرائیلین. بە هەماهەنگی نێوان مۆساد و دەستگا ئەمنیەکانی ڕۆژئاوا کار دەکەن لە بواری شەڕی ئەلکترۆنیدا. بە تایبەتی لە 3 ساڵی ڕابردوودا پەرەسەندنی بەرچاوی ململانەی نێوان ئێران و ئیسرائیلی بەخۆیەوە بینیوە. ئێران بە هێرشی ئەلکترۆنی هێرشی کردە سەر ژێرخانی ئیسرائیل و گەیشتە تۆڕەکانی ئاو و گواستنەوە و نەخۆشخانەکان و شوێن پێی ئەلکترۆنی بەجێهێشت. ئیسرائیل لە بەرامبەردا هاوکاری کۆمپانیەکانی ئاسایشی دیجیتاڵی کرد و هاکردنی سیستەمی کۆنتڕۆڵکردنی دامەزراوەی وزەی ئێرانی کرد و بەشێکی لە دامەزراوەکانی هاوینی 2023 ئیفلیس کرد. یەکێک لە ساتە یەکلاکەرەوەکان تیرۆرکردنی زانای ئەتۆمی موحسین فەخری زادە بوو لە مانگی نۆڤەمبەری ساڵی 2020. جیاوازیەکە ئەوەیە کە ئەم ئۆپەراسیۆنە بە تەکنەلۆژیای زۆر بەرز ئەنجام دراوە. ئیسرائیل سەکی ئۆتۆماتیکی لە دوورەوە کۆنتڕۆڵکراوی بەکارهێنا. ئەمەش ڕاگەیاندنی ئاڵۆزی توانە سەربازیەکانی ئیسرائیل بوو. هەروها ڕاگەیاندنی لاوازی پێکهاتەی ئاسایشی ناوخۆی ئێران بوو. ئەمە بۆ چوونی من نییە. پرسی ئاسایشی ناوخۆی ئێران بۆ چوونی خودی سەرکردایەتی ئێرانە کە دوای تیرۆرکردنەکە ئامێری ئاسایشی نەتەوەی خۆی داڕشتەوە. ئەو پێشهاتانەی کە باسم کرد سەبارەت بە سروشتی ململانەی نێوان ئێران و ئیسرائیل هەردوو لایەن بەرەو دەست درێژی زیاتر یەکتری پاڵدەنێن. ئێران دەستی کردووە بە بەهێزکردنی توانای بەرگری خۆی. ژمارەیەک لە دامەزراوە هەستیارەکانی گواستۆتەوە بۆ شوێنە ژێرزەمینیەکان یان لە قوڵای شاخەکان. خێرایی مانۆڕە سەربازیەکانی بە هاوشێوەکردنی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئیسرائیل زیادی کردووە و وەشانە نوێیەکانی چەکەکانی وەکو موشکی خەیبەر شکێن و فەتاحی ڕاگەیاندووە. لەلایەکی ترەوە ئیسرائیل لەگەڵ ئەمریکا مانۆڕی سەربازی ئەنجامدا و تواناکانی سیستەمی بەرز کردەوە و توانای ڕێگریکردنی موشکی زیاتری هەبوو و سیستەمی بەرگری لەیزەری تاقیکاری ناسان. بێگومان گۆڕەپانی کراوەی ڕوبەڕووبوونەوەی ئێران و ئیسرائیل هەروەک لوبنان دەمێنێتەوە. حیزبوڵڵا هەڕەشەکانی سڕتر کردوتەوە و کلیپی ڤیدیۆی ئامانجەکانی ناو ئیسرائیلی بڵاو کردوتەوە کە لە ئەگەری ڕوودانی شەڕ بردومان دەکرێن. لای خۆیەوە ئیسرائیل ژماری فڕینی ئاسمانی لە ناوچەی سنووری باشووری لوبنان زیاد کردووە. پێکدادان و شەڕ و پێکدادانی پسر ڕوویان داوە و لە ئەنجامدا زیانی گیانی لێکەوتوتەوە. لە کۆتایی ساڵی 2024ەوە دەستمان کرد بە بیستنی تۆنێکی نوێ لە نوخبەی ئەمنی ئیسرائیلەوە کە بە ئاشکرا دەستیان کرد بە قسەکردن لەسەر حتمی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران. ئێران بەڕوونی پەیامەکەی خوێندەوە و دەستی کرد بە کۆکردنەوەی بەرەی ناوخۆی خۆی بۆ ئەوەی پێشنیاری ئەوە بکا کە شەڕێکی بەرفراوان لەگەڵ ئیسرائیل ڕووبدا. بێگومان ئەم ڕیتۆریکە ئاراستەی ناوخۆی ئێران بوو، بەڵام لە دەروی وڵاتیش ئێران لە دوای نوێکردنەوەی دانوستانەکان بوو بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمێکە. ئەمە بابەتێکی تەواو لۆژیکیە. ئێران بە ئاراسی شەڕ قسە بۆ گەلەکەی دەکا، هەروەها بە ئاراسی دانوستان و کەمکردنەوەی پەرەسەندن قسە لەگەڵ زلهێزەکانی ڕۆژئاوا دەکا. ئەمە لۆژیکی و لە ڕووی مێژووییەوە تایبەتە بە کۆماری ئیسلامی. ئەوەی لە مانگی نیسانی 2024دا ڕوویدا لەگەڵ ئاڵوگۆڕی ئاشکرای هێرشەکانی نێوان ئێران و ئیسرائیل نەڕووداوێکی گۆشەگیر بوو نەڕێکەوت بوو، ئەڵقەیەکی نوێ بوو، زنجیرەیەک لە گرژی و ئاڵۆزیەکان کە دەکرا ببێتە هۆی سەرهەڵدانی شەڕێکی ناوچەیی. لە هەر حاڵەتێکدا دەرئەنجامی کۆتایی ئەم پەرەسەندنە هەرچیەک بێت دیمەنەکە گۆڕاوە. ئیتر وەک جاران نییە، ململانەکان هاتۆتە بەرچاو، ئیتر شەڕی سێبەر نییە. ئەمەش پێویستی بە شیکاریەکی قوڵتر هەیە. ئەو پرسیارە گرنگی کە لە ژێر ڕۆشنایی پەرەسەندنی ئێران و ئیسرائیلدا جێگای نیگەرانیە. پرسیارێک نییە سەبارەت بە ڕەوتی شەڕەکە، جاس لە سێبەردا بێدیان بە ئاشکرا. پرسیارەکە ئەو کۆنتێکستا قوڵترەیە کە ئەم کاتە تایبەتەی کردە ساتە وەختی تەقینەوە. بۆچی شەڕی نێوانیان بە تایبەتی لە 24 نیساندا هاتە ئاراوە؟ ئایا ئێران بۆ یەکەم جار لە دوای شۆڕشی ئیسلامیەوە وەڵامی ڕاستەوخۆ و بەرفراوانی ئیسرائیلی هەڵبژارد؟ ئەم وەڵامە دەمانباتە ناو شۆفێرانی بڕیاردانی سیاسی و سەربازی لە هەردوولا. وەڵامەکە لە سروشتی بڕیارداندایە، جا لە تاران بێدیان تەل ئەبیب و سەرەتا لە تارانەوە دەست پێ دەکا.
ئێران لە دوای کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی لە ساڵی 2010 لە ماوەی یەکەم خولی دۆناڵد ترەمپ و جێبەجێکردنی سزاکانی زۆرترین فشار، ئێران بەدەست قەیرانێکی ئابووری دامرکێنەوە دەناڵێنێ، بەهای تمەنی ئێران داڕمە و هەڵاوسان و بێکاری و نرخەکانیش بەرز بوونەتەوە. کاتێک دانوستانە دووبارەکانی ڤیەننا نەیانتوانی بگەنە ڕێکەوتنێکی نوێ، ئێران کەوتە نێوان بەرەیەکی ناڕازی ناوخۆیی بەهۆی دۆخی ئابووری و کۆمەڵگەیەکی نێودەوڵەتی فشار و دابڕانیان لە جیهان. ئەو قەیرانی ئێران تووشی دەبێت ئەو جۆرە قەیرانەیە کە بە زۆری ڕژێمە پاون خوازەکان پاڵدەنێ بۆ هەناردەکردنی قەیرانەکە بۆ دەرەوەی وڵات، بە ئەنقەس دۆخەکە پەرەپێدەدەن بۆ ئەوەی هێزی خۆیان نیشان بدەن، هەم بۆ گەلی خۆیان و هەم بۆ دوژمنەکانیان. ئەمە میتۆدێکی ئاسان و تاقی کراوە و ڕاستە بۆ کۆکردنەوەی پشتیوانی ناوخۆی لە پشت سەرکردایەتی و هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل. ناتوانرێت لەم لۆژیک و تێگەیشتنە جیا بکرێتەوە. تاران هەوڵیدا دەست پێشخەریەکە وەربگرێتەوە و هاوسەنگی ڕێگریکردن لەگەڵ ئیسرائیلدا جێگیر بکاتەوە. ئەمەش پێویستیەکی استراتیژ بوو دوای ئەوەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئامانجە ئێرانیەکان لە سووریا و عێراق بربەستی بێدەنگی تێپەڕان. ئەمە بابەتێکی ئاسان و ڕوونە کە پێویستی بە هیچ شیکاریەک نییە، بەڵام چینێکی قوڵتر لەمە هەیە. سەرکردایەتی ئێران لە دۆخێکی ناڕوونی دامەزراوەی دەژی. ئەوان نیگەرانیەکی ڕوونیان هەیە سەبارەت بە ئایەتوڵڵا خامنەیی دوای ڕابەری مەزنی ئینقلابی ئیسلامی کە تەمەنی لە سەروی 80 ساڵەوەیە. تا ئەم ڕۆژ پرسی جێنشینی ئەو وەک پرسێکی دڕکاوی و پێشبینی نەکراو ماوەتەوە. لەو چوارچێوەیەدا تێبینی ئەوە دەکەن کە سوپای پاسداران کە بڕبڕەی پشتی ڕژێمی ئێرانە لە هەوڵی سەسپاندنی ڕۆڵی سیاسی و سەربازی خۆیدایە، بە سەپاندنی هاوکێشە مەیدانیە ڕوونەکان لە ناوچەی عەرەبیدا، پەرەسەندن لە دژی ئیسرائیل کاریگەری زیاتر و شەرعیەتێکی بەهێزتر بە سوپای پاسداران دەدات لە ناوخۆدا، کەواتە بۆچی پەرەیسەندووە بۆ ئەوی پێگەیەکی بەرچاوتر لە ڕژێمی دوای خامنەی وەربگرێ، لە بەرامبەردا ئیسرائیل ڕوبەڕووی ژینگەیەکی ئەمنی زۆر ناجێگیر و پشێوی دەبێتەوە. بنیامین نەتەنیاهۆ لەوەتی گەڕاوەتەوە سەردەسەڵات، بابەتەکە دەباتە دەستی خۆی. ناڕەزایەتی بربڵاو لە دژی هەموارکردنەوەی دادوەری، قەیرانە سیاسیەکان کە هاوپەیمانی دەسەڵاتدار وێران دەکەن و چەندین کێشەی دیکە. کان نییە هەمویان بخەینە لیستی شتەکانەوە. ئەمە شتێکە کە تەنها بە کۆکردنەوەی جەماوەری ئیسرائیل بەرەو شەڕ چارەسەر دەکرێت. نەتەنیاهۆ لە ساتێکدا خۆی دۆزیەوە کە پێویستی بە کۆدەنگی نیشتیمانی بوو، ساتێک بۆ پێناسەکردنەوەی هەڕەشی وجودی لەسەر ئیسرائیل و بۆ ئاراستەکردنی ڕایگشتی ئیسرائیل بەرەو هەڕەشی ئێران لە ڕوانگەی سەربازیەوە. ئیسرائیل بەرنامەی ئەتۆمی ئێران بە مەترسیدارترین هەڕەشە لە هەمویان دەزانێت. ئێران دوور نییە ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئەگەر بڕیاریدا بەو ئاراستەیەدا هەنگاو بنێ، بێگومانە هیچ نیشانەیەک بۆ هیچ ڕێکەوتنێکی نوێی ئەتۆمی نییە. لە ئێستادا ئیسرائیل هیچ بژاردەیەکی تری نییە بێزگە لە بەهێزکردنی بژاردا هێرشبەرەکانی یان لانی کەم پەیامێکی تون بنێرێت کە لە تەنیشتیەوە ناوەسێت و تەماشای ئێران ناکا کە بۆمبی ئەتۆمی دروست دەکا. لێرەدا گریمانی گۆڕانکاری لە دکتۆرینی سەربازی ئیسرائیل لە ڕێگریکردنەوە بۆ هێرشی پێشوەختە دەردەکەوێت. ئێستا ئیسرائیل سیناروی ئامادەکراوی هەیە بۆ بە ئامانجگرتنی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران، یان لە ڕێگەی هێرشی چڕ و ئۆپەراسیۆنی تایبەت، یان تێکەڵەیەک لە هێزی ئاسمانی و ئۆپەراسیۆنی تایبەت. لە ئێستادا ئەمریکا تا ڕادەیەک سرنجی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاز نییە. ترامپ سەرقاڵی شەڕەکانی لەگەڵ چین و یەکێتی ئەوروپا و ئیسرائیلە کە ئەم سەرقاڵیە بۆ تاقیکردنەوەی ئەم سیناریۆیانە دەقۆزێتەوە. هەروەها ئیسرائیل دەیەوێت دۆخی ئێستای جیهانی بقۆزێتەوە. هەروەها رووسیا سەرقاڵی شەڕەکەی لە ئۆکرانیایە و کۆمەلگەی نێودەوڵەتی بەگشتی سەرقاڵە و هیچ هەوڵێک بۆ ڕاگررتنی ئەو شەڕە نادا. کۆمەلگەی عەرەبی وەک دەزانین لە ناوخۆدا دابەش بووە. زلهێزەکانی عەرەبیش لە یەکتریدا هاو ئاهەنگ نین. ئەمەش بە لە بەرچاوگرتنی ئەو بارودۆخە ناوخۆی و دەرەکیەی کە ڕوبەڕووی تاران و تەل ئەبیب دەبێتەوە. بوارێکی زیاتر بە تەل ئەبیب دەدا بۆ مانۆڕکردن. ڕێگری هاوسنگ. ئێران هەستی بە ناچاری کرد وەڵامی تیرۆرکردنی کەسایەتیە دیارەکانی سوپای پاسداران بداتەوە بۆ ئەوی بینەرانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دوای چەندین ساڵ نمایشکردنی خۆی وەک بەرگریکاری دۆزی پاسداران بە بێکردەوە تۆمەتبار نەکەن.
ئەگەر ئێران بێدەنگ بێت لە بەرامبەر بە ئامانجگرتنی بەرژەوەندی ئەمنیەکانی ئیسرائیل، ئەوە هەژمونی خۆی لە چاوی هاوپەیمانە ناوچەکانی وەکو حیزبوڵڵا و حوسی و فراکسیۆنە عێراقیەکان کە هەمویان چاودێری هەڵسوکەوتی تاران دەکەن و لەژێر کاریگەری تاراندان، بۆیە لێدانی ڕاستەوخۆی ئێران تەنیا ئاراستی ئیسرائیل نەبووە، پەیامێک بوو بۆ هاوپەیمانەکانی کە هێشتا لە وێنەکەدایە و هێشتا خاوەنی دەسەڵاتە بۆ بڕیاردان لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆدا. پەرەسەندنی نێوان ئێران و ئیسرائیل نەبڕێکەوت بوو و نەکاردانەوەی زەق و زەق بوو، بەرهەمی پێگەیشتنێکی وردە بوو لە بیرکردنەوە و استراتیژیەکانی هەردوولادا. پێگەیشتنێک کە هاوکات بوو لەگەڵ بارودۆخێکی مێژوویدا بژاردەی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ ئاسان دەکا. هەموو شتێک دەبێتە هۆی گۆڕانکاری لە شەڕێکی نوێنەرایەتی نەکراوەوە بۆ شەڕێکی ڕاگەندرا و ڕەمزی. ئەمە قۆناغێکی نوێیە لە هەڵسوکەوتی ئەو دەوڵەتانەی کە لە مێژە پشتیان بە شەڕی بە وەکالەت بەستووە و شاردنەوە سروشتیە. ئێران لە مانگی نیسانی ساڵی 2024 توانای خۆی تاقی کردەوە بۆ تێپەڕاندنی ئاسی بربەستی وەڵامدانەوەی ڕاستەوخۆی بەبێ ئەوەی تێوەگلێت لە شەڕێکی تەواودا کە نەیتوانیوە بەرگەی بگرێت، لە کاتێکدا ئیسرائیل بە تاقیکردنەوەی توانە بەرگریەکانی لەژێر بارودۆخی ڕاستەقینەی جەنگدا بەدەستی هێنا. لە ڕوبەڕووبوونەوەدا ئێستا پرسیار ئەوەیە سیناریۆی ئەگەری ئەم ململانیە ئاڵۆزە چین. بەو پێی ئاڵۆزە پێشبینیکردنی ڕەوتی داهاتوو پێویستی بە شیکاریەکی وردی هاوسەنگی هێز و هەڵسوکەوتی ئەکتەرەکان و وەڵامدانەوەی ناوچەکە و تەواوی کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیە بۆ پێشهاتەکانی ئەم پەرەسەندنە. ڕوبەڕووبوونەوەی ئێران و ئیسرائیل ملکەسی لۆژیکی شەڕی ئاسایی نییە. پێویستە خۆ لە لۆژیکی شەڕی ئاسایی ڕزگار بکەیت. ئێستا ئێمە لە بەردەم ململانەیەکداین کە لە ماوەی نزیکەی 30 ساڵدا گرژی پسڕ و هێرشی ڕانەگەێنرا و وەڵامدانەوەی حسابکرا و لە قاڵب درراوە. کاتێک ئەم نەخشەیە لە مانگی نیسانی ساڵی 2024دا دەشکێت، چەندین سیناریۆ لە بەردەمماندایە، هەر یەکەیان پاسا و کاردانەوەی خۆیان هەیە. سیناریۆ یەکەم خلیسکانێکە بۆ شەڕی سەرتاسەری، وەک چۆن لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان بۆ ماوەی 12 ڕۆژ شەڕ لە نێوان هەردوو وڵات هەڵگیرسا و چەندین زیانی گەورەی لێکەوتەوە. لە ڕووی مێژوویەوەش شەڕە گەورەکان هەمیشە بەهۆی پریشکی بسووکەوە سەریان هەڵداوە کە کەس کاتێکی نەبووە لە خۆیان بگرێ. باسی جەنگی جیهانی یەکەم ناکەم، نە باسی جەنگی جیهانی دووەمیش دەکەم. نمونەی لەشکرکێشیەکەی ساڵی 1982 بۆ سەر لوبنان دەهێنمەوە. ئەوە ڕووداوێکی گەورە بوو کە بەهۆی هەوڵی تیرۆرکردنی باڵیۆزی ئیسرائیل لە لەندەن سەری هەڵدا. شەڕی تەموزی ساڵی 2006 دوای گرتنی دوو سەربازی ئیسرائیل سەری هەڵدا، کەواتە ئەمڕۆ بە لەبەرچاوگرتنی پەرەسەندنی کۆنتڕۆڵکرا و ڕێسە ئاسایەکانی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل ئەگەری فراوانبوونی شەڕەکە بە واقعی تر دەمێنێتەوە. مەترسی ڕاستەقینە ئەوەیە کە ئامرازەکانی شەڕکردن هەمە چەشنتر بوون، لەوانە فڕۆکەی بێفڕۆکەوان، موشک، هێرشی ئەلکترۆنی و ئۆپەراسیۆنی تایبەت. سیناریۆکەی تر گەڕانەوەی مەرزدارە بۆ شەڕی سێبەر. هەردوولا لە بنەڕەتدا قورسایی خۆیان ڕادەکێشن و لە پەرەسەندنی ڕاستەوخۆ پاشەکشە دەکەن و دەگەڕێنەوە بۆ هێرشە سنووردارەکان بە سەرکردایەتی هەواڵگیری. ئێران دەیەوێت خۆی لە شەڕێکی ئاشکرا بە دوور بگرێ، چونکە توانای ئەوەی نییە چ لە ڕووی ئابووریە و یان سەربازیەوە شەڕ ئەنجام بدات. ئیسرائیل کێشە و تەحەدای ئەمنی خۆی هەیە و ئامادە نییە لە شەڕێکدا لە چەندبەرەیەکدا بەشدار بێ. هەردوو لا پێشتر ددانیان بە یەکتر نیشان داوە، بۆیە کاتێک جارێکی دیکە دەگەڕێنەوە بۆ شەڕی سێبەر، شەڕی بێدەنگی نێوانیان تونتر و پرۆفیشناڵتر دەبێ. ئەکتەرە نوێیەکان دەچنە ناوەوە، وەک ئامانجکردنی سەروەت و سامانی ئابووری و ژێرخانی مەدەنی. سیناریۆی سێیەم کە زۆر قورسە، بەڵام ئەگەری هەیە و پێشتریش ڕووی داوە، ئەوەیە کە هەردوو لا لە ڕێگەی کەناڵەکانی پشتەوە یان نێوەندگیری نێودەوڵەتیەوە دەگەنە یەکلاییکردنەوەی دیبلۆماسی و یەکلاییکردنەوەکەش دەبێتە هۆی ئاگربەستێکی هەمەلایەنە یان بەشێکی. هەر شتێک دەکرێت ڕوو بدا، وەک گۆڕانکاری لە ئیداری ئەمریکا یان لێک تێگەیشتن لە نێوان تاران و واشنگتۆن. زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی لە بەرامبەر بەڵێن نامە ئەمنیەکان بۆ پەرەسەندن لەگەڵ ئیسرائیل، وەک ئەوەی پێشتر ڕوویدا لە دوای واژۆکردنی ڕێکەوتنی ساڵی 2015 کاتێک ئاشتێکی تەواو لە نێوان ئێران و ئیسرائیل بۆ ماوەیەک بەدیهات. بێگومان ئەوەش لە بەرچاو دەگیرێت کە بارودۆخی ئێستا جیاوازە لە ساڵی 2015. پێگەی ئێران لە ناوچەکەدا گۆڕاوە و بوێرتر بووە. ئیسرائیل لە بڕیارە سەربازیەکانیدا سەربەخۆتر بوو و چیتر چاوەڕێی گڵۆپی سەوز ناکات لە واشنگتۆنەوە.
ئەمەش بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بەو مانایەیە کە ئەگەری سەرکەوتنی دیبلۆماسی کەمترە، بەڵام هێشتا ئەگەری هەیە. سیناریۆی سوارەم واقعیترە، بەشداریکردنی سنووردارە کە دووبارە دەبێتەوە، واتە هێرشی یەکتر بەردەوامە، بەڵام بەبێ ئەوەی پەرە بسێنێت بۆ شەڕێکی تەواو. چەند مانگزارێک مانگرتنی چۆنایەتی لە ئێرانیان ئیسرائیلەوە دەبینین لەگەڵ وڵامدانەوە لێرە و لەوێ، بەڵام بێگومان بە جوڵەی حیساب کراو پاشان ئارامی و هاوسەنگی دەگەڕێتەوە. خولگە کوردخایەنەکانی پەرەسەندن لەگەڵ ماوەی درێژخایانی ئارامیدا تێکەڵ دەبن. ململانەی لەم جۆرە سیستماتیکە تێچووی زۆری دەوێت و دەبێتە هۆی فشاری زۆری ناوخۆی. جگە لەوەش پراوێزێکی گەورەی هەڵەی هەیە، چونکە ئۆپەراسیۆنێکی یەکێک لە وڵاتانە دەتوانێت ببێتە هۆی مردنی فەرماندەیەکی باڵا یان لە ناوبردننی دامەزراوەیەکی هەستیار. لەو کاتەدا بەبێ پلاندانان شەڕ هەڵدەگیرسێت، بەبێ ئەوەی هیچ لایەنێک بەنیازی بەشداریکردنی شەڕ بێت. ناوچەکە ئامادە بوو بۆ تەقینەوە کاتێک ئەمریکا لە ساڵی 2020دا قاسم سولەیمانی فەرماندەی سوپای پاسدارانی تیرۆر کرد. ئەمەش بەڵگەیە لەسەر خاڵی کۆتایی کە دەبێت لە بەرچاوی بگرین. مێژوو پڕە لە ساتە وەختی سەرسوڕهێنەر کە چارەنووسی تەواوی گەلانی گۆڕی. کێ پێشبینی ڕوخانی شای دەکرد لە ساڵی 1970 کێ پێشبینی کشانەوەی ئیسرائیلی لە باشووری لوبنان دەکرد لە ساڵی 2000 داهاتوو بە یەک ڕێگادا ناڕوە، هەمیشە بە درێژایی ڕێگا یەکتر بڕەکاندا دەزوڵێ کە بەرژەوەندیەکان و هاوپەیمانیەکان و فشارەکان و پاڵنەرەکان تێیدا یەکتر دەبڕن. مەترسیدارترین لایەنی ململانی ئێران و ئیسرائیل ئەوەیە کە خاڵی وەرچەرخانی تێپەڕاندووە و چیتر ناتوانرێت بەبێ نرخ بگەڕێتە دواوە. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبە کەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.